مامۆساگیان من شەوانە خەوی زۆر ناخۆشە بینم چارەسەری من چییە؟ چۆن بتوانم خەوێکی ئارام بکەم؟ بەڕێزەکەم، باوەڕت هەبێت تەنها تۆ خەوی ناخۆش نابینیت. هەمومان ئەوەی خوای پەروەردگار دروستی کردوەتی بە بەنی ئادەم ئەبێ خەوی ناخۆش ببینێت. خەوی خۆش پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم فەرمی الرؤية الصالحة من الله. خەوی خۆش لەلایەن خواوەیە سبحانه وتعالى والحلم من الشيطان. خەوی ناخۆش و کابوسایی و ترسێنەر لە شەیطانەوەیە. فەرمووی ئەگەر خەوێکی خۆشتان بینی تەنها بە خۆشەویستەکانی خۆتانی ڕابگەیەنن، تەنها لە لای خۆشەویستێکی خۆت، دایکتە، خێزانتە، ڕەفیقێکی خۆشەویستە، تەنها لە لای ئەو بیدرکێنە. بەڵام فەرمووی کاتێک خەوێکی ناخۆش و کابوساوی ئەبینن لە خەوەکەت دانیشە، یەکەم شت یەکەم کار سێ تفی نەرمەتف بەلای چەپتا بکە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم فەرمووی چارەسەری دووەم فەرمووی سێجا بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم. سێیەم شت سێ جار پەنا بگرە بەخوای پەروەردگار لە ئەو خەوە ناخۆشە. بڵێ خوایە داوا لێکەم ئەم خەوەی من بینی تەنها خەو بێ، خوایە لە بەڵای ئەم خەوە، لە ناڕەحەتی ئەم خەوە، لە موسیبەتی ئەم خەوە ڕزگارم کەی، تووشمی نەکەی. چوارەم شت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر بەلای ڕاستە خەوتوویتە خۆت کە بەلای چەپە، ئەگەر بەلای چەپە خەوتوویتە خۆت کە بەلای ڕاستە، ئەگەر لەسەر پشت خەوتوویتە خۆت کە بەلای ڕاستە، ئەگەر لەسەر دەم خەوتوویتە وەکو خەڵکانێک هەیە ئاوا ڕاهاتوونە خۆت کە بەلای ڕاستە، وەرحاڵ لە هەر بارێکە خەوتوویتە خۆت کە سەر بارێکی تر. پێنجەمین شت فەرمووی ولا يخبر به أحد. ئەگەر ئەو خەوە ناخۆشت بینی بەیانی لە لای هیچ کەسێ باسی نەکەیت، چونکەم زۆر جا باسکردنی خەوێکی ناخۆش پراکتیزا بێت، تەطبیقە بێت، ڕوو ئەدا لە ژیانتە. بۆیە ئەم کارانە بکە ئینشاءالله خوای پەروەردگار لە زەرەر و زیانی ئەم خەوە ئەتپارێزێت. بەڵام باشترین شت بەڕێزانم بۆ ئەوەی خەوێکی ئارام بکەین، باوەڕتان هەبێ پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم تەواوی فەرمودەکان ئەوەمان بۆ دەرئەخەن ئەگەر ئینسانێکی موسڵمان هەستێت ئەو فەرمودانە تەطبیق کات خەوێکی زۆر ئارامەکات، بەبێ دەستنوێژ مەخەوە بەڕێزەکەم. پاشان ئەگەر خەوتی بەلای ڕاستا بخەوە، دەسەکانت کە ژێر ڕوومەتەکان، ڕوومەتی ڕاستت، ئایەت الکورسی بخوێنە. پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێ ئایەت الکورسی بخوێنێت تا بەیانی خوای پەروەردگار ئەیپارێزێ. سێجا قل والله احد بخوێنە، سێجا قل اعوذ برب الفلق بخوێنە، سێجا قل اعوذ برب الناس بخوێنە. فەرمی هەر کەسێ سێجا جا بڵێ سبحان الله، 33 جا بڵێ الحمد لله، 34 جا بڵێ الله ئەکبەر، تا بەیانی خوای پەروەردگار مەلائیکەیەک ئەکاتە حرەسی ئەو کەسە، هیچ زەرەر و زیانێک تووشی ئەم کەسە خەوتووە موسڵمانە نابێتەوە. بۆیە ئەم کارانە ئەنجام بدە ئینشاءالله خەوێکی ئارام و پڕ لە ئاسوودەی ئەبەیتە سەر.